وڵا لە ڕووە جەستەیەکەوە باست کرد بەس لە ڕووە دەرونیەکەەوە حەزەکەم تۆزێک لەسەری بستین مەبەست چیەوەی لە ڕووی دەرونیشەوە زۆر ئامادە بن و زایدەن ینی عەتف چی کاریگەریەکیە ئەم سەربازەی کە دەبێتە هێزی تایبەت عەتفوشتی هەیە بەڕاستی یا بێ کاری تێ بکات نابێ عاتیفەی هەبێ بە هیچ جۆرێ نابێ مەرحەمەتی هەبێ بە هیچ جۆرێ لە کاتی شەڕە هەر کەسێ مەرحەمەتی هەبێ نایبەنێ هێزی تایبەت با بە قووەتیش بێتن نابێ مەرحەمەت و عاتیفەی هەبێ هەی بێتن واتە ناتوانێتن بکە بۆ نمونە ئەگەر یەکێ بکوژێ عیدامی بکاتن لە سێداری بداتن سەیری هێزی تایبەت کە و سەیری وڵاتانی کە مەسەڵەن پیادەوە ئەوانەی کە دایە نییە لە سێداری بدا بە سیلاح دێ لە پشتەوە لێداتن بەڵام هێزی تایبەت لە پێشەوە سی ناوچاویەکە هیچ تۆ سی ناوچاو بە شەر بکەی لەو لەحزەیە ڕنگ بێ ترسەکەی ئەو کە ببینی مەرحەمەتێکت بۆ بڕوە عاتیفەیەک بڕوەکە نەیکوژی بەڵام هێزی تایبەتەوە نازانێت کوژێ لە پێشەوەی کوژێ باش باسی هەموو ئەوانەمان کرد یعنی لە ڕووی جەستەی و دەرونیەوە ئەی ڕایەنانەکانیان چی فەرقێکیە لەگەڵ یەکەکانی تری سوپا مەسەڵەن تۆ هەندێک جار سوپا بینی ئەوانش ڕایەنانی قورسەکەن لە ناو خۆڵ و قوڕ و ئەوانە بەڵام هێزی تایبەت ئەوەی کە جەنابەت باست کرد ڕایەنانەکانیان جیاوازن جیاوازە سەرەکیەکە چییە لە ڕایەنانی بینی هێزی تایبەت لەگەڵ یەکەکانی تری سوپا زۆر جیاوازی هەیە لە بینیانە بۆ نمونە ساگەر پێ دەڵم مەسەڵەن کە تەمرینیانە دەنێت چلەی زستانە پلەی سەرمەوان نێزیک سفرە بێتەوە دەستیانە بەستنەوە لە دواوە و ڕوتیانەکەنەوە فڕیانەدەنە ناو حەوزەوەی ئاوەوە لە قولی سێمەترا بۆ نمونە دەستیشی بەسراوەتە لە دواوە بەو سەرمایە بۆت هەیە ئەڵێ 15 دقە بێ بمێنی مردی پەیوەندی ئەوی پێوە نییە چونکە لە مەشقا لە عێراقا بڵین لە 105 بمردایە لە کاتی مەشقی هێزی تایبەت تیادی بووم بەڕێوەڕێی بەسکە لە 105 زیاتر ئەمرا ئەو کاتە ڕایەنەگرت ئەبێ هەڵەیە هەبێتن بۆ لە 105 زیاتر مرد لە کاتی مەشقا جاجگەلەوە تۆ ئەگەر کە تەمرینەکەی سەیری بەعزە وڵاتێ بکە ڕوتیانەکەنەوە هاوین لە شوێنێکە پلەی گەرماگەیشتووەتە 50 بەڕیز لەسەر پشتە خەون لەبانە و قیرە ئەسفلتە ئاگرا پێسی پشتیان هەمووی ئەستوێتن شانیان ئەنجا مامۆستا دێ پێڵاوەکەی 46 سەیرەکەی بەبان زگیانە پیاساکە 20 کەس لەسەر پشت خەوتووە هێزی تایبەت دەرسیان بۆ شەرحەکە 45 دقە لەو گەرمایە لەو ئاگرا بێ خۆ ڕاگربیتن ئەو پەیوەندی بۆەوە نییە دوایەوە ئەو لێدانەی کە لە توێ هێدەن لە هێزی تایبەتە نییە لە ئەوانەی کەیە کە مەشقت پێەکەن لە ناو دار و چەم و دار وانە ینی شتێکی زۆر سەیرە ئەنجا لە هەمان کاتە پێڵاوت لە پانیە بەبان ئاسنی گەرمە ئەڕۆی فێرە بیتن پاڵ بکەویتن یا مەشقەکانیان زۆر سەختە زۆر ئەوەیە هەتاکو بازە مامۆستایەک لە مەشقە تایبەتی لە ئەمریکا کە داوای هێزی تایبەت لە کاتی مەشقا داواکەن لی ئەڵێن بە 5 دقەیە سراحەت بکەین ئەڵێ بەڵێ سراحەتەکەن ئەتان دەمێ بەس کاتێکە بگرێن ئەو وەختە ئەتان دەمێ بە شەرتێکیش گریانەکەتان ئەبێ خوێن بێتن نابێ فرمێس بێ بەڵێ ئەوها ناخۆی گریانەکە نابێتە خوێن ینی من وات لەکەم ڕوحت دەرەکەم هەتا کوێت کەمە هێزی تایبەت خوێنت لێ دەرەکەم وێران تەکەم هەتاکو ئەبیتە ئەو زەلامی کە من ئەمەوێتن ئەمە ئاوا مەشقەکانیان ئەمە ڕامەکێشە بوو پرسیارەی ئەمە چۆن فێرەکرێن بەرگەی بارودۆخی نائاسایی بگرن ئەم هێزانە جارێ حربێکی چۆنەڵی نەفسی لەگەڵ تا ئەکرێ تەواو مێشکتە سڕنەوە لە مەرحەمەت و عاتیفە و خۆشەویستی و ئەوانە ینی من کە باسی ئەماکەم هێزی تایبەت هەیە لە وڵاتان هەمووی وانە چونکە ساگەر بڵێ هەر وڵاتەیە هێزی تایبەتی جیاوازی هەیە بۆ نمونە ئەڵمانیا KSK هەیە KSM هەیە ئێم دەریایە KSK زەویە ئەمانە لەگەڵ ئەوانە جیاوازن ڕنگ بێوانە تاکو ڕادەیە عاتیفەتیان هەبێتن هینیان بەڵام ئەمانە نا دەیتە سەر مەسەڵەن رووسیا ئەلفا و سپیتسناز جیاوازیان زۆرە ئەلفانی هەنیەکی سەیری لەسەرایە سپیتسناز نەخێر لە کاتی یەکێتی سۆڤێت پەیدا بووە ئیتر ئەمانە بەو شوازە باشە جگەل لە دۆخی شەڕکردن بۆ نمونە ڕایەنانیان هەیە لەسەر پەڕەشوت مەسەلەن
ئەنە گەروێنەکە بێت بە پەڕەشوت خۆیانە خەنە خوارەوە ئەمە هەر بۆ خۆی ڕایانانێکی جیاوازە بۆ نمونە یان ئەکەونە دەریاوە لە دەریایش مەلەوانێکی باشن و ئەکەونە دۆخی شەڕکردنەوە شەڕیکشەکەن ئەمە چی جۆرە ڕایانانێکە کە ئەمانە بۆ کەسێک کە دەچێتە هێزی تایبەت ئەم هەموو مواسەفاتی تیا کۆ بکرێتەوە تۆوەکو بە جەنابتم وتی ینی هێزی تایبەت شەر نییە شەرت لە ناو سنووری وڵاتی خۆی شەڕ بکاتن جیهانیە ئینێری بۆ هەر شوێنێ لە جیهانا بێتن باشە سەمە بۆ نمونە وەکو بەریتانیا ئێمە باسیمان کردووە کە چواردەوری دەریایە ئاوە ئەم هێزە چۆنە پەڕێنیتەوە بە فڕۆکە بە پەڕەشوت ئەگەر بگەڕێیتەوە شەڕی نۆرماندی لە جەنگی جیهانی دووەما سیر بکەیت هێزی تایبەتی بەریتانیا ینی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە نۆرماندی کە خەتی تابیە ئیمداداتی سوپای ئەڵمانی بڕی بە پەڕەشوت شەودا بەزینە پشت هێزەکانی ئەڵمانیا لەبەرەوە ئەبێ فێری ئەمانە بیتن هەرچانێ پەڕەشوتی بڵین هێزی تایبەت ئەوە نییە کە ئازاد بی پێی بڵێن قەفس حڕ خۆت فڕێ بدەی پەڕەشوتەکە خۆت بیکەیتەوە بەدەست نەخێر ئەو خۆی ئەکرێتەوە ئۆتۆماتیک مامۆستایە لە ناو فڕۆکەکە ڕاوە سێ حەڵقەیە هەیە لە پشتەوە بە پەڕەشوتەکە بۆریە هەیە بەبان فڕۆکەکەی بەسیتەوە یەک بە یەک خۆی پەڕەشوتەکە دەرەکاتەوە تۆ دەیتە خوارەوە ئەو کاتە پەڕەشوتیش بۆ ئاگاداریت ینی برێکی تایە سکۆنی تایە بۆ سوڕانەوەوانە بەس پەڕەشوتی هێزی تایبەت وەکوانەی کە نییە جیاوازە جیاوازە ئەوانەی کە پرۆفێشناڵ خۆیان فرێدەنەوەوانە باشترە چونکە نرخەکانی فەرقەکاتن تۆ ناتوانانی ئەم هەموو پەڕەشوتە بە نرخێکی گران بەکاری بێنیتن.